ئەو فترەیەکە ئەم ڤایرۆسە بڵاو بۆ وەکو کۆرۆنا هەموو هێزەکانی ئێمە مەشغوڵی ئەوە بوون کە خەڵک لە ماڵەوە نێتە دەرەوەیان هاتشۆی قەدەغای هاتچۆ کرابوو هەندێک لە خەڵکانێکی نەبزنسم فرسەتی وانێ نابوو کە خەریکی بازرگان یاخو بەکارێنەری مادۆژبەرەکان بن یاخود دزی بن. ئێمە لە ڕۆژی چوارشەمەوە وەکو بەڕێوەبەراتی ئاسایی سلێمانی لە دوای کۆکردنەوەی زانیاری لە چەند کەسێک لەسەر چەند کەسێک کە خەریکی دزی کردنن لە مارکێتەکان کە خۆشبەختانە مەفرەزەکانمان دەستیان گر بەسەر ئەو کەسانەدا لە کاتی بەکارێنانی مادەوەژبەرەکانە و ئەو پارەی کە دزی بوویان لەو مارکێتە ئەترافیان لەسەرەوەی ئەترافیان لەسەر چەند کەسێک کرد کە بازرگان مادۆژبەرەکان یاخو بەکارهێنەری مادۆژبەرەکان. ئێمە لە ڕۆژی چوارشەمەوە واتە لە 22 مانگەوە تا ئەمڕۆ 31 کەس لای ئێمە بە فەرمانی بەڕێز هادوەر دەستگیر کراون لەوانە بازرگانی تایە بەکارێنەری تایە وە دز و بەکارێنەری مادۆژبەرەکانی شتایە لەوانە دوانیشان ئافرەتن. هەمویان هاوڵاتی هەرێمی کوردستانن هەموو تاوانەکانیشان لە ناو شاری سلێمانی ئەنجامداوە جگە لەوانە خەڵکی ترشێ بە شوێنانەوەین کە بازرگان و بەکارێنین مادۆژبەرەکانن بۆ ئەوەی دەستگیریان بکەین بە فەرمانی دادەر وەکو من پێشتر باسم کەنەوانە فرسەتیان ناوە لەو ماوەدا لە هەندێک مارکرد ناوی شوێنەکان نانین کە دزیان کردووە وە پارەی ئەو دزیشان داوەتەوە بە بازرگانێک مادەی هۆشبەریان پێکرێەوە خۆی بازرگانەکە دزی پێکردوون کە دوانیان ئەحداسن وە مارکێتەکەشی بۆ دەستنیشان کردوون بۆ ئەوەی بچن لەو مارکێتە دزی بکەن و پارەی لێبوو بیزینیان شتی تر بزین بیفرۆشن لە باتی ئەوە مادەی هۆشبەر وەرگن و ئەوانەی ئێستاش کە دەستی بەسەرا گیراوە هەندە مادەیە لە زۆری شیشە حەشیش هێروین و هەندێکیان لەوانە دەمانچەشان پێ بووە کە بازرگانی مادۆژبەرەکان.